لە بەروی کرێکار نابێت لە ناو بینا بخەوێ بێت لە دەرەوەی بینایە بخەوێ حتا قانونی ئەمنیش ڕێگەنایە هەر ئەمنی بێزگە لە سەلامەتی. جارێکی تر هاتینەوە بۆ هەواڵی گیاندەدەستدانی کرێکارێک لە کاتی کارکردندا بەهۆی نەبوونی ئامێرەکانی سەلامەتیەوە. دوای 3 کاتژمێر لە گیاندەدەستدانی پاشان پێیزانراوە کە ئەم کرێکاری جای دەزاوە. لێرە عوسمان زیندانی سەرۆکی سەندیکای کرێکارانی بینەسازی دێکاک عوسمان سڵاوە لێبێ. ئەم بابەتەکەی چارەسەرێکی ئێمە ناینەوە بۆ لای ئێوە بۆ ئەم جۆرە هەواڵانە. هەتاکو خاوەنکارەکان پابند نەبن بە یاسا و ڕێنماییەکان و ئەم پرۆژانە پرۆژەی سەلامەتی لە ڕووی تەندروستی سەلامەتی پیشەیی کە دوو جۆری جیاوازن هەتا ئەمانە بە 100% لە ناو پرۆژەکانە جێبەجێ نەبێ ڕووداوەکانی کار زیاتر ئەبن و بەردەوام ئەبێت وە تاکە حکوومەت کەم تەرخەم بێ بەرامبەر بە ئیجرعات لە بەرامبەر ئەم کۆمپانیایانە کە ئێمە چەندین جار و تومانە ئەم پرۆژانە پێشەوەی مۆڵەتیان پێ بدرێ پێشەوەی بکەونە کارکردنەوە با سەندیکای کرێکاران ئاگادار بکرێن لە بینایە لە کارکردن تاکو چێکێ بکەن و تعلیماتێ بن بە ئەم پرۆژانە و ئەو پرۆژانە ئەندازیارەکانی سەلامەتیان هەبێت و بیانێرن بۆ سەندیکا بۆی ئێمە بتوانین مەدانیان بچین لەگەڵیانە بن ڕێگە بن کارمەند و کرێکارەکانیان لە سەندیکا بن کە کرێکار و کارمەندەکانیان ئەندامن لە سەندیکا ئێمە ڕێنماییان هێنێ تعلیماتیانە دەینێ ئەوانیش لە کەم تەرخەمەکان ئاگادارمانەکردن ینی مەبەستەکەمەوەی پرۆسی چاودێریکردن عملیتر ئەبێ زۆرتر بێ هەموو ئەمانە سەبەبن بۆەوەی کە بتوانرێ ڕووداوەکان کەم بکرێتەوە تا حەدی نەمان. ئێستا ڕووداوی کە دوێنێ ڕوویە ئەمە چی بۆ چی ڕوویاوە کرێکارێکی کوردی خەڵکی مووسڵ کە تەمەنی 21 ساڵە عەرەبی عێراقیە ئیشی کردووە لێرە سەڵتا تقریبا 2 ساڵێک ژێبێ لێرە ئیشی کردووە لەم پرۆژە کاری کردووە لە کاتی کارکردن لە کاتژمێر 11:50 کەوتۆتە خوارەوە سەعات 3 پێیزانراوە جانی لە دەست داوێنراوە بۆ نەخۆشخانەی شار و پاشان بۆ توبعەدلی براوەتەوە بۆ مووسڵ ێستا حالێن پرسەکەی لا مووسڵە شاری مووسڵە ئەمە کاری کردووە لە کاتی کارکردن کەوتۆتە خوارەوە وردەکاریەوەی کە سەبەبی ئەوەی لەوێ بۆ کەوتۆتە خوارەوە چییە نازانین بەڵام ئەوەیە کە چون شوێنەکەمان پشکنین هیچ شوێنێکی ئاسەوارێک نییە کولاپێک شوێنێک کە شوێنی خۆبەستنەوە بێ ئەمە یەک هیچ کڵاوێکمان لە پرۆژەکان نەبینی نە بە مەیتەکە شوێنە تەرمەکەیمان بڵین وێنەی کرێکارەکەمان لایە کە کەوتۆتە خوارەوە هیچ سەیفتێکی پێوەنیە نەکڵاو لە خۆبەستەوە هیچی ئەوانە دلیلی قاتعن کەمترین جامە چون پرۆژەکەشمان پشکنی سیرمان کرد و کۆمپانیایی کە جێبەجێکاری ئەم ئیشەیە شوێنی خەوی کرێکارەکان لە ناو بیناکایە ئەوە تاوانەوە ئەوە پێشێلکردنی قانونە یعنی خەوی لە بەروی کرێکار نابێت لە ناو بینا بخەوێ بێت لە دەرەوەی بینایە بخەوێ حتا قانونی ئەمنیش ڕێگەنایە هەر ئەمنی بێزگە لە سەلامەتی ئەبێ لە دەرەوە کابینیان بۆ بکەن ژووریان بۆ بکەن ساردی تیاابێ گەرمی تیاابێ ئەو دەست و حەمامی تیاابێ و گونجاو بێ بەڵام ئەو شوێنەی کە ئێمە چوین بۆ کوسجنوا بوو باشە بە تاکەی ئەم کۆمپانیانە بەم شێوازە بۆیان سەرچێ هەسەکەشمان نەبینی عقوبە بدرێ با کۆمپانیایە عقوبە دراوە ئیجرعات هەیە بەڵام ئێمە من بۆ خۆم ڕخنەمەیە لە پرۆسی ئیجرعاتکردنەکە ئیجرعات پێشەوەی مۆڵەت بن بە پرۆژەکە و دەست بکەن بەکارکردن دوو لە کاتی کارکردنیشا سێ لە کاتی دوای ڕووداوەکانیشە یعنی ئەبینی هێشتا قانون وەکو پێویست لە وەکو پێویست لەم بوارەیە جێبەجێ نابێ یعنی مەسەلەن بۆ نمونە با خانەوادەیەک خۆش ببێ لە خاوەن ئیشێ بەڵام حەق العام بۆ لە ڕێی مەسەلەن حەقی عامەوانەیە کۆمپانیایەک داناخرێ کۆمپانیای غەرامەیەکی قورس ناکرێ لە ئەساسە فەلسەفەی بوونی قانون دەستور لە جیهانە کە مشەڕعین داینەوە بۆ دایناوە ڕەدع بۆ ئەو هەموو تاوان و کەم و کوڕ و کەم تەرخەمیانە و ژانی کە ئەکرێت ئەم ساڵ لە 2026 لەماوەی 2 مانگ و چەند ڕۆژێکی مانگیسەیە چەند کرێکاری جایزاوە لە پارێزگای سلێمانیا 6 کرێکار لە دەستیایی لە دەستداوە بەڵێ ئەوەی کە جوبیستی بوو نەما گیانەدەزانی کرێکارێ بوو دوای 3 کاتژمێر لە گیانەدەزانی پاشان تەرمەکەی دۆزراوەتەوە بۆیە ئەمە یەکێکە لەو کرێکارانی کە لەم ساڵ 2026دا کە ژمارەیان دەبێتە 6 کرێکار کە گیانەدەزداوە لە کاتی کاردا.